نوێخوازیەی کە داهێنراوە یەکێتی داهێناوە و یەکێتی کە دەستی کردوێتەوە بە خەبات بیری نەکردوێتەوە لەوەی کە ئیلا ئەبێ پێشووتر سەرکردە و قیادە و ڕابەر بێت بیری کردوێتەوە لەوەی کە ئەبێ تێکۆشەرانی میلەتەکەمان بێنە پێشەوە و سەرکردایەتی خەبات و تێکۆشانەکەی بکەن لەبەر ئەوە ئەبێ نوێخوازی بکەین و ئەبێ سەرکردایەتی و هەموو جمو جوڵەکانمان نوێ بکەینەوە و ئەبێ بۆ ئەوە چی پێویست بێ بیکەین جا لە بەستنی کۆنگرەیە لە داڕشتنی بەرنامەی تازەیە لە کۆبوونەوەی تازەیە بەڵام ئیستا کۆنگرەش بووە بە زەرورەت کە بۆ ئەوەی ئەو نوێخوازیە خەڵک بیبینێ ئەجنا ئێمە هەموو ڕۆژێ نوێخوازین و نوێخوازی ئەەکەین و نوێخوازیش ئەبین بەڵام ڕەنگە زیاتر بۆ بەرچاوی خەڵک بەستنی کۆنگرە گرنگ بێ ئەهمیەتی خۆی هەبێ مام جەلال ئەیود ئەوەی کە هەمیشە زیندووە و نەمرە گۆڕانی هەمیشەییە نابێ ئێمە لە چەقی شوێنێکا بوەستین و وابزانین ئەوە کۆتایی دنیاە گۆڕانی هەمیشەیی ئەوە ڕێبازی ئێمەیە و ئەبێ هەمیشە گۆڕان لە هەموو کایەکانی خەباتان بکەین